دوای بڕیاری گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ بارەگای ئەنجومەنی سەرکردایەتی لە کەرکووک کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری 2017ەوە بەدەست میلیشیاکانی سەپێنراوی کەرکووکەوە بوو، دواتر خۆپیشاندان لەوێ ئەنجام درا لەلایەن گروپەکانی حەشدی شعبی و ئەسایە بەهلولحەق ڕێگەکانیان داخست بوو. کورد ویستی کە ئەو ڕێگانە بکرێتەوە بۆی خەڵکی کەرکووک کوردستانی بوونی کەرکووک جارێکی دیکە بسلمێنن، بەڵام لە ئەنجامدا بەداخەوە چوار هاوڵاتی سڤیلی کەرکووک شەهید بوون و ژمارەیەکیش بریندار بوون. ئەم بارودۆخی کە ئێستا لە کەرکووک هەیە ڕوودا و پێشاتێکی نوێ نییە، بە درێژایی مێژوو تعریب و هەڕەشە لەسەر کوردستانی بوون و دموگرافیای کەرکووک بەردەوام بوو. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە میوانەکەم بەڕێز دکتۆر ناسیح غەفور چاودێری سیاسی کە لە سەدوێ لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێ. ئەو بارودۆخی کە ئێستا لە کەرکووک هەیە بە زۆر سەپاندنی مێژووێک کە هی کەرکووک نییە، وەرگرتنەوەی ناسنامەی کوردستانی بوون لە کەرکووک ئەم هەوڵانەی کە بەردەوامە بۆچی تا ئێستا هەر هەیە؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو لە گیانی پاچی ئەو چوار شەهیدەی کە دوی مانگ لە ڕەحیماوە خۆیان کرد بە قوربانی کورد و کوردستان، و هەروەها سڵاو و ڕێزم بۆ هەموو ئەو گەنج و خوێنگەرمە کوردە دڵسۆزانەی کە ڕاپەڕینیان کرد بەرامبەر بە زوڵم و زۆرداری و جەور و ستەمی ڕژێمی کۆنەپەرستی ئەمڕۆ. لە مێژە تەبیعی هەر ئەمڕۆ نییە، لە مێژە بەداخەوە کەرکووک جیرۆدەی ئەو سیاسەتە نادروستەیە ناڕەوایەیە کە بەرامبەر بە کورد بە تایبەتی و لەم دوایەشدا لە زمانی سەدامشدا بەرامبەر بە تەنانەت تورکمانەکانش لە سیەکانەوە هەوڵ دراوە شاری کەرکووک تعریب بکرێت. درێژەی کێشا لە شەستەکان بە تایبەتی دوای ئەوەی کە حکوومەت کۆماری لە مەلەشیەوە بوو بە کۆماری خراپتری بەسەر هەر لە چاوەڕێی ئەوەمانە کرد کە عێراق ببێت وەکو خۆیان لە دەستوری کاتێدا ئاماژەی پێدرا بوو. عێراق کورد و عارەب هاوبەشە لە عێراق، بەڵام بەداخەوە وا دەرنەچوو. بە پێچەوانەوە هەوڵ درا ئەو جەوروستەمەی پێشوو زیاتر کرا، بە تایبەتی لە کاتی بەعسیەکاندا کە جاری یەکەم کە بەعسیەکان هاتنە سەردەسەڵات. لە زمانی سەدامش وازحە دیارەکە ئێمە چیمان بەسەر هات، پێویست ناکە من ئەو هەموو هینکەم. بەڵام دوای 2003 ئێمە کە وا تەسەورمانە کرد هین بوون کە هاوبەش بووین لە پێکێنانی ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە، ومێدمان وا بوو کە ئەم حکوومەتە ئەم دەسەڵاتە ئەبێتە دەسەڵاتێکی دیموکراتی دان بە مافەڕەوەکانی گەلی کوردستان دێنێ وەکو لە دەستورشدا جێگیر کراوە و شەراکەت و تەوافق و هاوبەشی ئەبێت لە هێن. بەڵام بەداخەوە زۆرینەی ئەوانش بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەم ماوەیە کە چەندین سەرۆک وەزیران بگۆڕدرێ، هەمویان لەسەر شانی ئێمە بوون بە سەرۆک وەزیران و هاتنە دەسەڵات. شیعەکان بەداخەوە دوای ئەوەی کەوا تەمەنایانە کرد ڕۆژێک لە ڕۆژان ئەوان وەکو ئێمە بە مافەکانیان بگەن لە عێراق، بەڵام کە دەسەڵات کەوتە دەستی خۆیان خراپتریان کرد. اینجا ئێستا ئەوان تۆڵەی سەدام، تۆڵەی پێشووتری 80 ساڵی کە بەرامبەر بەوان کراوە، ئەیانەوێت لە ئێمە لە کورد بە تایبەتی و لە باشە. دکتۆر ناسیح، ئەوەی کە ئێستا لە عێراق دەگوزارێت پابەند نەبوونە بە ڕێککەوتنەکان، پابەند نەبوونە بە دەستور و ئەو بڕیارانەیە کە لە دادگای فدراڵیەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکرێت، ئایا ئەمە بنەماکانی دیموکراسیەت و بنەماکانی فدراڵیەت لە عێراق ناخاتە ژێر پرسیارەوە؟ زارێ عێراق لەگەڵ ڕێزمدا ئەگەر هەتا زمانی سەدام دەوڵەتێک بووە یان دەوڵەتێکی دیکتاتۆری بووە یان دەوڵەتێکی پێشووتر مەلەشی بووە، لە دوای 2003 بەداخەوە دەوڵەت نەماوە وەکو دەوڵەت، بەڵکو ئێستا وابەستەیەکە یان مستعمەرەیەکە بەدەستی ئێرانەوە، ئەمە هیچ هینێکی تێدا نییە، یان بڵێن بەدەستی حزب و لایەنە شیعەکانەکەەوە ئەمڕۆ ئەوان زۆرینە و دەسەڵات کەوتۆتە دەستی ئەوان. کەواتە خۆ ئەگەر تەمەشا بکەین ئەم حکوومەتەی ئێستا
حکوومەتە کە دامەزرا یعنی ئەم پێکاتەیە کە کرا مەرجی تێدا بوو سیانزە چواردە مەردی تێدا بوو یەکێک لە مەرجەکانی ئەوەیەکەوە مەسەنەن ینی جگە لەوەی بە تەوافق و هاوبەش و ئەوە ینی حکوومەت بەڕێوە بدرێت ئەبێ برۆ میسال تەنها مەسەلەی کەرکووک ئەبێ ئەو حیزبانەی کەوا لە کەرکووک دوای 2017 کەرکووکیان بەجێهێشتووە بگەڕێنەوە ڕێگەیان پێ بدرێ بگەڕێنەوە و بارگەکانیان ئەمە یەکێک لە خاڵەکان بوو جگە لەوە کۆمەڵێک ئەو مادەی 140 جێبەجێ بکرێت بودجە بکرێت کێشەی پێشمەرگە چارەسەر بکرێت هەموو ئەو کێشانە بەڵام ئەبینین بەداخەوە تاکو ئێستا هیچیان جێبەجێ نەکردووە نە مادەی ڕاستە لجنەیەکیان بۆ دروست کردو بۆ مادەی 140 بەڵام مادەی 140 تا ئێستا جێبەجێ نەکراوە مماتەڵەی تێداکەن هەروەها ئەو کێشانەی بڕیار دەرچوو بوو پێش ئەم حکوومەتەکەوە کێشەی سنجار چارەسەر بکرێت ئێستاش نایەنێت چارەسەر باشە دکتۆر ناسح ئەوەی کە ئەیبینین ئێستا دادگایەک بەناو دادگای فدراڵی کە خۆی ناشەرعیە لە بەغداوە هەر بڕیارێکە دەردەکرێت لەلایەن سەرۆکوەزیرانەوە دژی دەوەستێتەوە لەسەر سکاڵای سەرۆک هۆزێکی عەرەب پرسی گەڕانەوەی پارتی دموکراتی کوردستان بۆ کەرکووک بە نایاسایی لە قەڵم دەدات و دەڵێت دەبێ ڕابگیرێت بۆچی عێراق شەرعیەتی نەماوە ناتوانێت خۆی حکمی خۆی کات و بەڕێوە بات دادگایەک بڕیار لەسەر جارێ ئەو دادگایە بەداخەوە ئەو دادگایە کە وەکو وتمان فعلا دادگایەکی ناشەرعیە دائیمەن ئەو بڕیارانە دەرەکات کە دژی هەرێمی کوردستانە و دژی کوردە ئەبوایە ئەسڵەن ئەو دادگایە ئەو سکاڵایی لەو لە وەسفی عاسی وەرنەگرتایە کە بە پێچەوانەوە ئەبوایە دژی وەسفی عاسی بڕیاردار بکرێت چکە وەسفی عاسی یەکێکە لە هەندێرەکانی کەوا ئەو کێشەیان دروست کرد و هاتن لە پێش بارەگای بارە کۆنەکەی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەوێ ڕەشماڵ چادریان هەڵدا و ڕێگریان لە هاتوچۆی ترمبێل و خەڵک کرد لە نێوان کەرکووک و هەولێردا ئەبوایە محاسەوەی ئەو بکە نەک بێت ئەو بڕیارە دەربکات بکە گوایە سکاڵا لە وەربگرێت و بڕیار دەربکات و بڕیارێکی هەرچەندە بڕیارێکی وەلائیە ینی ماوە ینی ئایا دواتر قەراری لەسەر بدرێت جێبەجێ ئەکرێیان جێبەجێ ناکرێت بەڵام هەر بۆ خۆی وەرگرتنی ئەو سکاڵایە مخالفەیە نەبوایە دادگا ئەو سکاڵایە لەوان وەربگرێت بە تایبەتی ئەزانێ ئەوانن ئەو کێشانەی دروست کردووە ئەو وەسفی عاسی و جەماعەتەکەی لەگەڵ بەرەی تورکمانیدا بە ئاشکرا ئەڵێن ئێمە نامانەوێ نایڵین کورد پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە بۆچی لە گەڕانەوەی پارتی بە ئاشکرا ئەو قسەیە بۆچی چۆن بە ئاشکرا کە بە ئاشکرا و قساکەن ئەوە دژی ئەو ڕێکەوتنانەیە کە ئێمە لەگەڵ کە حکوومەتی پێدامەزراوە دژی ئەوان بڕیارەکەی جەنابی سەرۆکوەزیرانە ئەگەر سەرۆکوەزیران بێت دژی ئەو بڕیارەیە کە داوای کرد ئەو بارەگاکان بگەڕێنەوە بۆ حزبەکانی کەەوە نەک تەنها بارەگای پارتی دیموکراتی کوردستانە بارەگای حزبەکانی تریشەکە داگیر کراون تاکو ئێستا هەندێک لە حزبەکانی تر باشە کەواتە ئەوەی کە ئێستا لە کەرکووک دەگوزارێت لە بەدرێژایی دروستبوونی عێراقی نوێ تا ئێستا جۆرێکی دیکە لە تعریب و گۆڕینی دموگرافیا و ناسنامەی کەرکووک نییە لە بەرگێکی دیکەدا لە چوارچێوەی حکوومەتێکدا کە ڕێککەوتنی لەگەڵ هەرێمی کوردستان و پرسی کەرکووکێ بەڵام جێبەجێ ناکات بەتاکید ئەمە درێژە نەک هەر درێژەدانە بە تعریب ینی ئێستا ئەوەی ئەوان ئێستا ئەیانەوێ ئەمە معامەرەیەکی نێودەوڵەتیشی تێدا هەیە چونکە ئێستا ئەیانەوێ نەک هەر کوردی کەرکووک تعریب لە کەرکووک و ناوچەدا براوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکرد ئەیانەوێ ئەسڵەن هەرێمی کوردستانش بەو شێوەیە کە هەیە نەمێنێ بیکەنە ئالەتێک بەدەستی خۆیانە یان لە ناوی بدەن بە تەواوەتی بەڵێ بەڕێز دکتۆر ناسیح غەفور چاودێری سیاسی زۆر سپاس لە ئەستەدیۆ لەگەڵ کوردستان 24 وڵای هەندێک پرسیاری ترمە بۆ ڕێگەتان